توين بلين سال لشاوكاتا علمانية قرتو ما ماشي هو كومالش يعني روتي سلفيش لروي فكري وكومالقاية خطرة نخير حماس بقدر إسرائيل تاوان بعد أجر زيادة باش ما مصابي دوايا فكري حزبي إسلامي نك فكري إسلامي تا چەند کاریگەری لەسەر کۆمەڵگەی کوردی دروست کردو لە ڕابردوو لە ئێستادا لراسيدا مسألة أحزابي ديني بابلين وأحزاب ياخذ روتي سلفيش لإسادة كاريجريتشي بجورك لجوركان كردوه بلام ناتو أم كاريجريتشي زور قولها أو كاريجريا للرؤي لبعض الآن ولا أنا أراني بلا أخلاقي وككم هذاك جنجي برودك رو أخلاقي بلام للرؤي فكري وكومالجاية وخطرة كومالجا بمعنى كومالجي بمعنى مجتمعي نجشتيني بوشي خطرة چونکە ئەو کۆمەڵگە مسلمانەی ئێمە هەمانە کۆمەڵگەی کوردواری کۆمەڵگەیکی فرارەهەند و فرارەگەز و فرەشێوەیە مسلمانمان هەیە ملتەزیمە مسلمان هەیە ملتەزیم نییە مسلمان هەیە سۆفیە مسلمان هەیە ئەشعەریە مسلمان هەیە سەلەفیە ئەنواع و ئەشکالمان هەیە بەڵام ئایا لە ئێستایە ئەحزابی دین و تەیاراتی سەلەفی ئەو شتانیان قبوڵە مثلا لە کۆمەڵگەی کوردوارە ئافرەتێکی سەرپۆش ئافرەتێکی سەرپۆش هادو جانو غير مسلمان ومتدين وبأخلاقا من خم لراسيدا إخوان بهم هو أشكره وقت خوي كيشك الالتزام يكره وكو خومان هات أبو بي إخوان يا أبو بي قرتو أمانة بو بمسلمان يعني أم باك جراوندك أو بمسلمان خلق كي ترشين حزبك دياري كولا ريم كروسان كسرسة فكري إخوانا دنگوی ئەوبڵاو دەکاتەوە کە بەدامەزرانی حزبەکەی ئەوان و ئەمان مسلمانەتیان لە کوردستانە دروست کرد ئەمان کۆمەڵگەی کوردیان بە دین ئیسلام ناسان تۆ چی دێ لەم بارەیەوە خۆی لە ڕاستیە کاتێکا تەمەنێکی زۆر کەمیان هەیە لە ڕاستیە هەموو حزبێک ئەبێ دیعایە بە خۆی بکە ئەو دیعایە لە چۆوە هێنێ ئەو مەسەڵەن بڵین یەک گرتو حزبێکی ئیسلامیە ئەی خۆ ناڵێ من کوردم ڕزگار کرد یا من بزوتنەوەی نەتەوە ڕزگاری خوازی کورد پێشڕەوەیم کردو ئەبێ دیعایە بۆ خۆی بکە ئەو دیعایە لە چۆوە هەیە لەم شوێنەوەیە بەڵام ئەشتوانین بڵین بەڵێ چیە گرتو چۆ هەموو ئیسلامیەکان بە چێوەکرشەوەکان ینی بەشێک بوون لەو کاریگەریە پێ دوایە لە داهاتووی حزبە ئیسلامیەکان و ڕەوتە ئیسلامی جیاوازەکان بەکوێ دەگات ئاسایی ئەوانیش ڕەوتێکن لەم ڕەوتانەی لە کۆمەڵگەی ئیسلامیە هەیە کۆمەڵگە مسلمان نشینەکان و کوردەواریش پێم وایە ئەگەر هەر لە ئەو جەوێک لەو کەشە ئازادیە دیموکراسیا هەمومان بژین ئەوانیش مەسەڵەن ئێستا یەکگرتووینەوە و هەشتاکان کە خۆم بەشێک بووم لەوەی خوانە لەگەڵ یەکگرتووی 2024 و 25 هەر خوایانێک ئەوەنە تەتەوری کردووە لە ڕووی عەقلی و سیاسی و فکریەوە یعنی ئەتوانین بڵێن ئێستا لە چاوکاتە عەلمانیە یەکگرتوو باماشەوە کۆمەڵیش یانێ لەبەرەوە پێم وایە ئاسایی ئەو عەقلیەتە ئایدۆلۆژیە وردووە خۆی ئەبێ بپوچێتەوە ئەو هەرزەکاریە ئایدۆلۆژیە ئەبێ بپوچێتەوە بێتە ئەو ئاستەی کە هەموو قبوڵمان یەکترمان قبوڵ بێت چ کابرای ئیسلامی چ کابرای نائیسلامی يعني إيمان طبعا بعلماني نية أو هيك يعني اشتقنا ما هو علماني به لا بارتي ليش اشتقنا ما هو علماني به لراسي بس بقشتي أو أحزابي ديني ومدني أبنا نزيك أساس زور نزيك بنا تولي اشتقنا ما هو كزور جواز بيت يعني خلشي خذ خلكان يكونوا منوتو يعني خلكان شي عوامل بخوان أجين يعني أنا بجين بقولناك متشكو ملقيه كبي بمشي وي أو يقبل به هيك كومالجيك لراسيا مثلا نخبات نويش أو كهي من بيم حماس عليه شيء استراتيجي جوري كردوه لم هلاش ده لو كولي نا بشيمان بيتوا شونك بشيمان بنو يا قرانوي لوشتا أبيته هو شكستي جوري إخوان العالم أنا كحر حماس لغزة أمش إخواني عالميون اللي كردوا بهمو شويك لا إعلام لا جزيرة لا همو شويك هاني زياتري بن بوي أجنا معقولة ولا برخاتري بنجاكس كجيراون 50,000 کەس بەکوش بیت نەخێر حماس بەقەدەر ئیسرائیل تاوان بارە ئەگەر زیاتر نبێت واتە دەتوانین بڵێن ئەو جەنگەی کە لەو ناوچەیە ڕوودەدات سیاسەتی ئێرانە یاخود جیهادە بێگومان سیاسەتی ئێرانە ئەوان خۆیان مەبەستیان چییە و خۆیان ئەزانن حماس بەڵام بێگومان ئێران و لەم ماوەشە دەرکەوت کە داوای 500 ملیۆن دۆلاریان لە ئێران کردەوە بۆ وێرانکردنی ئیسرائیل کەسی شەڕەتی نەکردەوە بڵێ درۆیە ئەو قسەی